کاکتۆر چۆن بەرکەوتن بە ژەهر یاخود مادە کیمیایەکان بەشدارە لە هەوکردنی جگەر؟ بڵێ ئێمە وەکو باسمان کرد لە سەرەتا یەک لە کارە گرنگەکانی جگەر پێ دەڵێن دیتۆکسیکیشن واتە ژەهرایی بوونەکان لادەدا. هەر یەکەم جار باسمان کرد. ژەهرایی بوون کاتێک طبعاً تۆ مەسەلەن هەر دەرمانێک دەخۆی دەبێ بە جەرگدا تێپەڕێ باشە ئەگەر ئەو دەرمانە زۆر بوو یعنی بۆ نە پارەستۆڵ کە چەند بەسیتە ئەگەر لە حەجمی خۆی زیاتر بوو ئەم خانانە ناتوانێت هەمووی پێڵەن دیتۆکسیفیکیشن هەمووی لا بدا بەشێکیان دەمێنێتەوە زەرەری پێدەگەێنێ بە تایبەتی دەرمانێک کە پزیشکی نییە ئێمە چووکە لە پزیشک لەلایەنی بڵین پزیشکی هەموو دەرمانێکمان بۆ دیاری کراوە کامیان بۆ جەرگ خراپە کامە بۆ کلیە خراپە کامە بۆ ئەوە خراپە کامە بۆ ئەو خراپە ئەمە خاڵی یەکەم دوو هەموو دەرمانێکمان بۆ دیاری کراوە چەندی ئەدەیە ئەو پێ دەڵێن جورعە پێ دەڵێن دۆز پێی دەڵێن یعنی تۆ ڕۆژانە دەتوانی چەند زیاتر وەرنەگری لەوەندە زیاتر نابێ وەربگری ئەمە عادەتەن کێشە کەمتر ڕوودەدا لەوانەیە ڕووبدا بەڵام کێشە ڕئیسیەکە بەڕاستی لەوەیە کاتێک خەڵکێک بەبێ پزیشک بە تایبەتی پزیشکی تایبەت دەچێت لە خۆ دەرمان زیاد دەخوا یان ئۆتە تووڕە دەبێت یان ئۆتە مەسەلەن من نەخۆشمان هەبووە ئازاری ددانی هەیە تۆ کە بە دانەیەک یان بە دوو دانە نەشکە پێویست ناکە بیکێ 4 و 5 و 6 و دیارە خەلەلێک هەیە لە ددانەکەت کێشەیەک هەیە تۆ دەبێت بچی پەیوەندی بە دکتۆرەکەی خۆت بکەیەوە بچێ لای دکتۆری دان بزانە بۆ ئەم ئازارە نەشکە نەک تۆ هەر دەرمانی ئازار زیادکەی کەواتە جورعەکەت کە زیاد کرد زەرەری هەیە و هەروەها خاڵێکی دیکە گرنگە تۆ دەچی مەسەلەن لەو شوێنانەی کە شارەزایی پزیشکیان نییە لە خۆ دەرمان وەردەگرێ یعنی بۆ منە ئەمە نەخۆشمان هەبووە دەزانی هەوکردنی جگەری توش بووە و جگەری ڕاوەستاوە و تووشی گۆڕینی جگەر بووە بەهۆی ئەوەی وڵات دەرمانێکەیە گوتیانە ئەو دەرمانە زۆر باشە بۆ قەڵەوی من لاوازم دەمەوێت قەڵەو بم باشە ئەو دەرمانە زۆر باشە بڕۆ بەکاری بێنە زۆر ئیسفادە ئەەکەی باشە تۆ نازانی ئەم دەرمانە چییە نازانی جورعی چەندە نازانی چەند بخۆی باشە نازانی چۆن ئەم غیرەتت کرد ئەم لاشەی خۆت کە تۆ مەسئولی بەڕاستی یعنی لە ڕووی ئیسلام و ئاینیشەوە خوای گەورە کاتێک ئەو لاشەی داوەتە پێت تۆ مەسئولی لەسەر پاراستنی ئەجینا دوایی بەڕاستی گوناهبار دەبی و دوایی عقوبەت لێ دەسەندرێ بەهۆی ئەو بەکارهێنانی ئەو شتانە طبعا دەرمانەکەی بۆ هێنام من ئەوم لەبیر ناچێ بەڕاستی ئەو چەند حاڵەتێک ڕوویداوە ینی دڵنیام بەشێکی زۆری دکتۆرەکان ئەو شتیان بینیوە کاتێک دەرمانەکە علبەیەکی ئەوەندەیە تەمەشا ئەەکەم نازانم بە زمانێک نووسرا وڵی نازانم سینیە زمانی ئەسڵن زمانی نە ئینگلیزی و ئەوانە نییە باشە نەناوی دەرمانەکە دەزانی بخوێنیەوە نەدەزانی بتانی بزانی چی تێدایە نەدەتوانی چەندی تێدایە ینی هەر دنکە و چەندی تێدایە تۆ چۆن غیرەتی ئەوە دەکەی یا ئیلای یعنی چۆن دەتوانی ئەو غیرەتە بکەی شتێک بخۆی کە نازانی ئەمە چییە ئیدی ئەوەتە یەکێک لە شتە خراپەکان ئەوەیە فبۆیە ئەمانە بەڕاستی دەتوانین بڵین مادەی ژەهراوینە بەڕاستی بە تایبەتی یعنی جگەر وەک گوتم یەک لە کارە گرنگەکانی ئەوەیە مادە ژەهراویەکان لاتدا بەس ئەگەر تۆ نسبەیەکی زۆرت دایە ئیدی ئەو توانای ئەوەی نییە و یەکسەر لە کار دەکەوێت فبۆیە تووشی هەوکردن و کێشەی زۆری بۆ دەکا میهرەبانی دڵسۆزی و لێزانی